سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمشەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە لە دوای ئەو هەموو کێشە و ئاڵۆزی و کێشمە و گیر و گرفتانی کە لە نێوان بەغدا و هەرێمدا هەیە لە دوای ئەو گۆشەگیرکردنەی لە ڕێگەی یاسا و حکوومەتی عراقی دەیکا بەرامبەر بە هەرێمی کوردستان هەر بڕیارێک یان هەر بابەتێکە دەرچەی چارەسەری لەسەر داخراوە دادگای فیدراڵی دەکرێتە کۆتا پۆین بۆی بڕیار لەسەر ئەو کێشانە بدا و لە هەفتەکانی ڕابردوش بینیمان زنجیرە بڕیارێک لایەن دادگای فیدراڵیەوە دەرچوو سەبارەت بە هەرێمی کوردستان کە خوێنەوەی جیاوازی بۆ دەکرێت لە پاڵ هەموو ئەمانەدا باز لەوە دەکرێت ئاخۆ ڕۆڵی وڵاتانی دراوسێ و ئەقلیم و وڵاتانی نێودەوڵەتیش ینی بەگشتی ئاخۆ چۆن پاڵپشتی لە هەرێمی کوردستان دەکەن ئایا بە هەمان نەفەسی پێشوو پاڵپشتی دەکەن چونکە دەڵێن ینی هەرێمی کوردستان لەسەر وەختێکدا لە سەردەمی شەڕی داعش و لە زەمنێکدا ینی عمقی استراتیژی و دیبلۆماسی ئەم وڵاتانە بۆەوە وەک خاڵی یەکلاییکەرەوە سیرکراوە بە هاو بەشێکی ڕاستەقینە سیرکراوە. دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتە بکەم لەگەڵ بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵمە دکتۆر بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونی جەنابێ. دەڵێن هاوبەشەکانی هەرێمی کوردستان لە جۆری تەعامولکردن و پەیوەندە دیبلۆماسیەکانیان پێشتر و ئێستا جیاوازی زەق و دیار بەری دەکرێت. بۆچی عێراق هۆکارە بۆ ئەمە یاخود هەرێم بۆ خۆی هۆکارە بۆ ئەمە؟ دۆخی هەرێمی کوردستان بێگومان لەم ماوەی ڕابردووە کەوتۆتە بەردەم کۆمەڵێک پەرەسەندنی سیاسی و ڕووداو کە هەندێکیان ڕەهەندی دەستوریان تایان دامەزراوەی تایبەت بە یەکلاکردنەوەی دەستوریانەی کێشەکانی عێراق دەستوەردانی هەیە دەستوەردان بۆ مانایی کە لە ئەنجامی بۆشایی چارەسەر نەکردنیان لەلایەن دامەزراوەی تری دەوڵەتی وەکو بۆ نمونە حکوومەتی عێراقی و ئەوەی پەیوەندی بە دەسەڵاتی حکوومەتە لۆکاڵیەکانە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە ئەم لایەنە بەرپرسانە کە دەسەڵاتی تەنفیزین لەسەر ئاستی فیدراڵ و لەسەر ئاستی لۆکاڵە وڵاتێکە کە پێی ئەوتری عێراق بێگومان دەستێوەردانی دەسەڵاتێکی فراوانتر و باڵاتر و دەسەڵاتێکە تایبەتمەندە بە چۆنیەتی یەکلاکردنەوەی ئەو شێشە و ناکۆچیانە دێت و ئەوێ حەسمی بکە یەکلای بکاتەوە و درێژانە کێشێ ئەو شوێنەی کوێیە دادگای باڵای فیدراڵیە کە لەوەتی ینی بڕیاری یەک لە دواییەکی لە سەبارەت بە کۆمەڵێک دۆسەی جیاجیا هەیە لە عێراق و ئەو دۆسیانش کە پەیوەندی بە هەرێمی کوردستان و ناکۆچەکانیەوە هەیە لەگەڵ بەغایە تێڕوانینی جیاواز لەبارەیەوە هەیە هەندێک بڕیاری هەیە پێشوازی لەکرێەوە خەڵکێکی زۆر لە عێراق یان چین و توێژی جیاجای عێراقیان هێزە سیاسیەکانی عێراق پێیان باشەوە هەوە هەرسیەکەن و هانی شێدن کە ئەم ڕۆڵە بەردەوام بێت چونکە بە چارەسەری سیاسی نەگەیشتن بێگومان ئەبێ دەستگایەکی یان دامەزراوەیەکی پەیوەندیداری باڵا و سربەخۆ بێت حەسمی بکە یەکلای بکاتەوە و هەندێک لە بڕیارەکانیشی بە پێچەوانەوە ینی هێزی سیاسی هەیە لە عێراقا لە کوردستانە چین و توێژی دیاریکراوە لە کۆمەڵگەی عێراقی کوردستانیشە هەیە کە پێی وایە بڕیارەکان لە جێی خۆیان هەیە هەندێک جار پێیان وایە کە مۆرچێکی سیاسیە ئەم بیر و بۆچوونانە هەیە بەڵام لە ڕاستیە ئەگەر بە دیدێکی فراوانتر تەماشای ئەو هەلومەرجە بکەین کە ئەمڕۆ ئەگوزەریە کە تایە دوو ئاراستە لە بیرکردنەوە هەیە سەبارەت بە ڕۆڵی ئەم دامەزراوە تایبەتمەندە لە عێراقە کە پێوتێت دادگای فیدراڵی و دەستوەردانی هەیە لە چارەسەرکردنی دەستوریانەی ناکۆچەکان یەکێک لەو ئاراستانە چییە بریتی لەوەی کە دادگای فیدراڵی لە کۆتاییە تاقە ڕێگایە تاقە مەرجەعە بۆ ئەوەی کە ناکۆچی و ململانیەکان درێژان نەکێشن چونکە هەمومان ئەزانین کە بەشێکی بەرچاوی ئەو ناکۆچی و ململانیانەی کە لە عێراقا هەن چ لە ناوخۆی عێراق و چ لە نێوانە هەرێم و بەغدایە
ئەوەی کە باجەکەی ئەدا خەڵکی وڵاتە، ئەوەی کە باجی قورسی ئەدا لە ڕاستیە چین و توێژی جیاجای کۆمەڵگایە، سەقامگیری سیاسیە وڵاتە، ئەمنیەتی وڵاتە، ئەمانە نابێ هەڕەشە و مەترسیان لەسەر بێ لەبەر ئەوەی کە ناکۆشیەکیان ململانەیەک درێژای هەیەەوە پەیوەندی بە ململانی نێوان هێزە سیاسەکان یا نێوان مؤسساتی تەنفیزی چوارچێوەی دەوڵەتی عێراقی هەوە. ئەم جۆرە ململانی و ناکۆچیانە لە سنوورێکی دیاریکراوە ئەبێ بمێنەوە. ئەژینا ئەگەر ڕنگدانەوەی خراپی لەسەر ژیانی سیاسی، لەسەر ژیانی کۆمەڵایەتی، لەسەر دۆخی ئابووری، بە تایبەتیش لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی عێراق هەبێ بە هەرێمی کوردستانیشەوە، بێگومان ئەبێ دەسەڵاتێکی باڵاتر هەبێ بێت ڕای بگرێ و چارەسەریشی بۆ بدۆزێتەوە. ئەمە ئاراستەیەکە. ئاراستەی دووەمیان لە ڕوانگەیەکی سیاسی هەندێک جار ئایدیۆلۆژی و هەندێک جار لە چوارچێوەی دیدێکی بەرژەوەدخوازی فئەوی حیزبی یان مەزهەبی تائیفی یان جاری وایە ناسیۆنالیستی دێت هەرسەنگاندن بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵیەکە. بێگومان بەشێکی ئەم بڕیارانەی بەدڵ نابێ تا ئەو شوێنەی کە زیانی هەبێ بۆ سەر ئەو بەرژەوەندی و ئەو بیر و ئەو تێگەیشتانەی کە ئەو سیناریوانەی کە ئەو بۆ عێراقی هەیە حتمما لەگەڵ یان نابێت دژی ئەوەستێتەوە قسەی لەسەرەکە بە بڕیارەکانی بە بڕیاری سیاسی لە قەڵمدا. ئەم دوو ئاراستەیە لە کوردستانیشە هەن بەداخەوە. یعنی ئێمە بە بەردەوامی هەندێک لەو بڕیارانە وا تێگەیشتوین سەبارەت بەم ئێتیجاهی کە قسەی لەسەرەکەی گوێمان لەوا بێت کە ئەوترێت بڕیارەکانی دادگای فیدراڵی مۆرکی سیاسیان پێوەیە. ئەم دەستەواژەیەکی دقیق نییە. ممکنە بڕیارەکانی دادگای فیدراڵی تەداعیاتی دەرهاویشتەی سیاسی هەبێ، بەڵام بڵێ مەرامی سیاسی لە پشتە ئەمە بە بڕای من تێنەگەیشتنە لە وەزیفەی دادگای فیدراڵی وەکو موسسەیەکی باڵا و سربەخۆ لە عێراق کە ئەرکێکی دیاریکراوی هەیە بۆ فەسڵی نیزاعاتی کە ڕەهەندی دەستوری هەبێ لە عێراق، و هەم جۆرێکە لە زیاندان لە ڕێگە چارەیەک لە دەرەوەی بابرین خلافاتی نێوان دەسەڵاتەکان و هێزە سیاسەکان. باشە خلافات ئەگەر بەردەوام بێ، ناکۆچی و ململانەکان بەردەوام بێ و قابل بە چارەسەر نەبێ و هیچ جیهەتێکی سربەخۆ لە ناو دەوڵەتە لە ناو ئەو سیستەمەی کە پێوترێت سیستەمی فیدراڵی نەبێت کە بێت چارەسەری ئەم کێشانە بکە، عێراق وێرانە بێت. هیچ کێشەیەکی یەکلا ناکرێتەوە، حەسم ناکرێتەوە. بۆیە لە ڕاستیە ئەم تێڕوانینە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانیشە هەیە. بۆ بەتایبەتیش لەم ڕۆژانەیە زۆر زەق بۆتەوە سەبارەت بە بڕیارەکانی ئەم دوایانەی دادگای فیدراڵی بۆ مەوزوعی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، بۆ مەسلەی تەنانەت یاسای هەڵبژاردن کە یاسایەکی دیاریکراوی پەسەند کردووە بۆی هەڵبژاردنی لە ڕێگەی ئەو یاسایەوە هەڵبژاردن بکرێ، بۆ کۆمەڵێ بابەتی تریش کە لە ماوەی ڕابردووە هەبووە. ئەسڵی مەسلەکە ئەوەیە کە بە مانایەکی هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئێمە خاوەن کەلەپورێکی دیموکراسی و خاوەن کەلەپورێکی بەڕێوەبردننی ڕێخستنی کۆمەلگای عێراقی نین لەسەر بنەمای دەستور بۆ ئەوی ئەمڕۆ توانای هەرسکردنی کۆمەڵێ بڕیارمان هەبێ کە ڕەنگە لە بەرژەوەندی فئەیەکی دیاریکراو یان حزبێکی دیاریکراو یان تایفەیەکی دیاریکراو یان نەتەوەیەکی دیاریکراو نەبێ. عێراق کێشەی بنەڕەتی لە عێراقا چییە؟ بە هەرێمی کوردستانیشەوە تەبعاً چونکە کێشەیەکی هاوبەشە. عێراق خۆی دەوڵەتێک نەبووە خاوەن دەستوری هەمیشەیی بێ. دەوڵەتی عێراق لە 21 ساڵی 1920 لە مێژووی نوێ ئەگەر باس بکەین تاوەکو ئەکاتە 2023 دەستوری هەمیشەیی نیە. و دەوڵەتی چییە؟ دەوڵەتی چییە؟ یەکەم دەوڵەتێکە یان لە ژێر و سایەی ئەجنەبیە فترەی مەلەکیە ئیدارەکراوە و لە سەردەمی کۆماریەوە لە 58ەوە حتا وەکو ئەگاتە هاتنە سەر حکمی بەعسیەکان لە ژێر کاریگەری ئایدۆلۆژیای ئەوەی پێوترێ کۆزمۆپۆلیت، ئەوەی کە بڕای بە دەستکاریکردنی سیستەمی ژیانی هەموو کۆمەلگاکانی دنیا هەیە. کۆمەلگای عێراقیش لە سایەی عەقڵێتی نوخبەیەکی دیاریکراو وای کردووەکە ئەو لەو فترە زەمەنیەش سەخامگیری سیاسی بخۆن و دەستوریێکی هەمیشەیی نەبێت تا ئەگەر دەسەڵاتی بەعسیەکان لە 68 بەدەوە بەعسیەکانیش حکمێکی ناسیۆنالیستیانەی تند و ڕادیکاڵیان کردووە کە لە باشترین حاڵەتە نوێنەرایەتی کەمینەیەکی خەڵکی عێراقی نەک نوێنەرایەتی هەموو کۆمەلگای عێراقی. بۆیە ئەم کۆمەلگایە ئەم دەوڵەتە دەوڵەتێک نییە تێبگا لە ڕۆحی دەستور. اینجا ئەمە
ئەکاڵی ئەم دەوڵەتە بە هەموو پێکاتەکانیەوە بە عەرەبەکەیەوە بە کوردیەوە بە حکومەتی بەغاوە بە حکومەتی ئێمە نازانین دەستور چیە و لەوەش خراپتر نازانین کە کاتێک لە ساڵی 2005 دەنگماندا بە دەستوری هەمیشەیی عێراق کە سیستەمی فیدراڵی چەسپاند و ئێمە خۆشمان بە اختیاری خۆمان خەڵکی خۆمان چوونە سەر سندوقی دەنگدان و دەنگیاندا بەو دەستورە لەوە تێناگەن کە تەبیعەتی ئەم سیستەمە کە بۆ عێراقیەکان هەڵبژێردرا بە شێوەیەکە کە بەشێکی ئەو دەسەڵاتانەی کە ئێمە لە پێش پرۆسەی ئازادی بە شێوەی دیفاکتۆ و لە ئاستی ممارسەکردنی دەسەڵاتێکی دەوڵەتیانە لە هەرێمی کوردستان هەمان بۆ لەنەوە دووە بۆ 2023 کۆتایی پێدە لەگەڵ ئەم سیستەمەیە تۆ ئەبێ ئەمە سادەترین پێناسە بۆ هەموو سیستەمێکی فیدراڵی لە هەرکوێی دنیای ئەوەیەکە دەسەڵاتە فیدراڵیەکان فراوانترن لە دەسەڵاتی هەرێمەکان و کانتۆنەکانیانی ویلایەتەکان بەشێک لە دەسەڵاتی خۆی ئەبێت تەنازولی بۆ بکە هەرێمەکان و کانتۆنەکان بۆچێ بۆ دەسەڵاتی حەسی دەسەڵاتە فیدراڵەکان ئێمە لە هەرێمی کوردستان لەمە تێگەیشتون بە هەرێمێکی بە منطقی دیفاکتۆ هەرێمی کوردستانمان بڕێوە بردۆ دوایی کە چونەتە ناو پرۆسی سیاسی عێراق بوونە بە شێعراق تووشی سەدما بین کە بەشێک لەو دەسەڵاتانە لەدەست دەوترێت ینی حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادەیەک لە شۆکێکی گەورەیە لە بەرامبەر ئەو بڕیارانی دادگای فیدراڵی کە پێی وانە بووە بەو زوویە هەموو دەرگاکانی لێدا بخرێەوە دەزانی لە چەند ڕۆژی ڕابردوو سەرۆکی حکوومەت بە سەردانێک لە ئەمریکا بوو لە دیبێتێکدا باز لەوە دەکات کە هانی هەرێمی کوردستان بە دەستور دانی پێدارناوە ناکرێت بەم جۆرە مامەڵی لەگەڵ بکرێت لەگەڵ ئەمەدا باز لەوە دەکرێت کە وڵاتانی ئیقلیمە و وڵاتانی کە پاڵپشتی سەپۆرتی بەهێزی هەرێمی کوردستان بوون هۆشداریان داوە کە ئەگەر ئێوە خۆتان ڕێک ناخەنەوە بەڕەکە لەژێر پێتان دەرەکرێ بەڵێ باشە ئەگەر بەم جۆرەیە هەرێمی کوردستان بۆ هێشتی بگا بەم ڕۆژە دیسانەوە دووبارەیەکەمەوە ئێمە لەوە تێناگەین کە عێراق لە هەلومەرجێکی سیاسی و ئەمنی ئیسtisنائیە ژیاوە لە 2023ەوە بۆ ئێستا بەڵام ئەم عێراقەوەکو خۆی نامێنێتەوە مادام نیزامەکەی نیزامێکی فیدراڵیە لە هەر قۆناغێکی مێژوویە بێکەت بڕێک لە سەقامگیری سیاسی و ئەمنی بۆ بگەڕێتەوە دەسەڵاتە بنشینەیەکان لە عێراقە کاری خۆیان بکەن دڵنیا بە بیحەزافیری دەستور ئەسەپێنن بەسەر وڵاتە یعنی تۆ سەرنج بدە ئەم بڕیارەی ئەخیری دادگای فیدراڵی سەبارەت بە پابندکردنی حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمیش بە دابینکردنی موچەی فەرمانبەران تو ئەزانی حکوومەتی عێراقی پێخۆش بووە نەخێر حکوومەتی عێراقی ئەو کاتەی کە سکاڵاکان تۆمار کراوە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەخرێتە ناو بابرێن جەهەنمی ململانەی نێوان بەغدا و هەرێمی کوردستانەوە ئالەو کاتەیە هەر حکوومەتی سوودانی خۆی لە ڕێگەی خەبیرەکانی خۆیەوە لە ڕێگەی گەورە مستەشارەکانی خۆیەوە چەندین مزەکەرە و چەندین گەڵاڵەنامەیان داوە بە دادگای دەستوری بۆی ئەو سکاڵایە سەر نەگرێت کە لە قازانجی موچە خۆرانی هەرێمی کوردستان بووە ینی مبڕراتی ئارگۆمنتی سەکە ئارگۆمنتی هەندێک جارمان ئارگۆمنتی قانونیشان هێناوەتەوە بۆ ئەوەی دادگای فیدراڵی ئەو بڕیارە لە بەرژەوەندی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەدا بۆ نمونە وتوانە چی توێنەکە کە ئێمە بۆچی موچەی فەرمانبەرانی هەرێم بدەین و پابندمانەکەن بەم بڕیارەکە ئەم موچێ بدەین لە کاتێکە یاسای موازنە پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی خصوتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان نەک ئێمە ئەمەی دادگای فیدراڵی ئەم بڕیارەی کە دەری کردووە پێچەوانەی ڕۆحی قانونی موازنەیە کە دەرکراوە بۆچی ئێمەی پێوەی پابند طبعاً دادگای فیدراڵی ئەم سکاڵایە لە دژی سکاڵای ئەوەی بۆ سەبارەت بە مافی موچەخۆران ڕەتی کردەوە ئەوەی حکوومەتی عێراقیشی ڕەت کردەوە یعنی تەماشاکە دادگای فیدراڵی بە پێچەوانەی هەندێک تێگەیشتنی هەڵە لە هەندێک ناوەندی سیاسیەوە کە لە کوردستانە هەیە بڕیارێکی دەرکردووە کە پێچەوانەی خواستی حکوومەتی عێراقی ئێستا تایف سامی قسەیەکی کوردی میلی هەیە ئەڵێ دیێچەڵ بە مەوزوعی موچاکە لەبەر ئەوەی ئەزانێ لە ڕاستیە ئەمە بڕیارێکی پابندکارە حکوومەتی عێراقی ناچارە ئەو موچەیە بنێرێ بۆیە ئێستا بۆ مەسەلەی جێبەجێکردنی دیسانە ئەیانەوێت تۆبەکە بخەنەوە گۆڕەپانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دادگا جوابی پرسیاراداتەوە کە دەڵێت دادگای فیدراڵی لەژێر هەژمۆنی سیاسی و کاریگەری سیاسی عێراقدا قسانە ئەزانین چۆنە ئەم بۆ چونانە پیانەوەترێ گۆشەنیگا لە بەرامبەر محکەمەی دەستوریە نایخوە کاکە ئەو بڕیارەکانی باتن لە ئەساسە یان ئەوە تا تۆ جاڕی بداوە نوێنەرانی خۆ دەناو دادگای فیدراڵی بکێشەوەکو کورد
وجرب دائما لسعي دولتك انا بين كداد جاي فيدرالي برياره كاين دركلا برجو لدجي ام بكوانيه لاساس ازاني خلق عندي جار لا ميدياي كرديه رايگشتي خلشي كردستان اشويندري سبارت با روداوكان نمونه چیه نمونه اويكا بعكسي هنديت يجيشنوا لم برياراني كوتاي دادگای فیدرالی سەبارەت بە پرسی موچە دادگای فیدرالی بە شێوەیەکی ڕاستەوخۆ جارێکی تر دان ئەنێتەوە بە دەستورگیبوونی قەوارەی هەرێمی کوردستان بە پێی مادەی 170 دەستور ناویە بە کاکە یعنی بە پێچەوانەی ئەو بۆچوونانەی کە ئەڵێ دادگای فیدرالی ئێوێ لە قەوارەی هەرێمی کوردستاندا بەعکسەوە لە ئەو بڕیارانەی کە تایبەتە بەدابینکردنی و ئیلزامکردنی هەردوو حکومەت بەدابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دادگای فیدرالی ئەڵێ هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە کیانێکی دەستوریە بە پێی مادەی 170 حکومەتی عێراق تۆ ئەرکی سەر شانتەکە ئاگات لە هاوڵاتیەکانی خۆت بێ و بژێوی و ژیانیان بۆ دابین بکەیت ئیلزامی حکومەتی عێراقیشەکە یعنی بەعکسەوە دادگای فیدرالی پێ دەڵێ ئەمە هەرێمێکە ئەبێ حیسابی بۆ بکەی حکومەتی عێراقی وحكومتي هريم أبي إيوه بابد بن بوي كما في جياني خلشي أمبولاتا بحكمي أوي بتشمشي مواطنة بالصوب ديان ما دمان هي لدستورك حقي مواطن حقي هاولاتي هناك أباريزي شون أبي حكم دصلاتي تنفيذي يتجاوزي أما باراسني أما فنبك ببيانوي أوي كإشكاليات هي وناكو شيء لقانوني شي دياري كراو لدولتها كواتا هندي جار نابي بمشي ويتول بيمكن دبلي ولا دادگای فيدرالي ترخان كراو بس بقوي لقاو كاكشتيوانية يعني رجاء ئەوەی کە بڕێک خوێنەواری سیاسی و دەستوری هەیە با بڕۆ مادەی سەودەی دەستوری عێراق بخوێنێتەوە بە باشی و لە هەمان کاتا مادەی 170 هەمان دەستور بخوێنێتەوە بۆی تێبگا چی ئەچێتە چوارچێوەی دەسەڵاتی حەسری فیدرالیەوە و چی ئەچێتە چوارچێوەی دەسەڵاتی هەرێمەکانەوە کە لە هەردوو ئەم مادەیە دەستنیشان کراوە یعنی ئێمە بادان بەوەیە بنین کە لەبەر ئەوەی لە پێش 2023 حکمێکی دەوڵەتیانەمان کردووە پابەند نەبووینە بە هیچ دەسەڵاتێکی ناوەندەوە لە عناوین و هەندێک شتی ئینانە بێ ڕەمزیانە بێ ئێستا پێمان قورسە کە کاتێک کە سیستەمی فیدرالی جێبەجێ ئەکرێ بە پێی ئەو مادانش کە لە دەستوری هەمیشەی عێراقاتوە یێواش بەشێک لەو دەسەڵاتانە لە دەست ئەدەین و بەڕاستی بڵین لە بڕیارەکانی ئەم جارەی دادگای فیدرالیە جارێکی تر تەکیدکردنەوەی تایە لەسەر ئەوەی کە دەسەڵاتی فیدرالی دەسەڵاتە حەسریەکانی فیدرالی و دەسەڵاتی هەرێمەکان هاوشانی یەکنین ئەگەر بە مادەی دەستوریش ڕێکیش خرابێ هاوشانی یەکنین کۆمەڵێ دەسەڵات هەن دەسەڵاتی سیادی فیدرالین کە ئەبێ پابند بی پێوەی ئەمە هەر لە مەسەلەی ڕسمی سیاساتی خارجیە نوێنەرایەتیەکانە مەسەلەی سیاسی اقتصادیە بابەتی گومرک زۆر بابەتەگرێتەوە ئەمانە مەسەلەی ئەمن و جێیش وانە هەموو کۆمەڵێ دەسەڵاتەکە حەسریەن بۆ حکومەتی بۆ دەسەڵاتی فیدرالی ئەمێنێتەوە ئێمە ئەبێ پێوەی پابند بین تەدریجیان ئەبێ خۆمانی لەگەڵا ڕابێنین و قەناعەتمان وانە بێ ئەتوانین دژایەتی کەواتە ڕۆڵی دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان ینی لێرە بەدواوە چۆن دەبێت کاریگەریەکانیان وەک جاران دەبێت حکوومەت پارلەمان دەستنی هەموو ئەو دامەزراوە گرنگ و کۆڵەکە ئەسیاسانی کە هەرێمی کوردستان هیچ ڕەشەیەک لەسەر هیچ دامەزراوەیەکی هەرێمی کوردستان نییە تاوەکو خوانەخواستال لە ڕێگەی مادەی 142 دەستوری هەمیشەیی عێراقەوە کۆمەڵێک مادە تعدیل بکرێ بیمافی مادەی 170 کە هەرێمی کوردستانی وەکو کیانێکی دەستوری لە چوارچێوە عێراقا ناساندووە هیچ ڕەشەیەک نییە لەسەر ئەم دەسەڵاتانە هەڕەشەکە زانینێکی وەسەرەگرێ لەو کاتەوە سەرەگرێت کە ئەمی هەریەکێ لەم دەسەڵاتانە کە ئێستا ئێمە هەنێکیمان هەر نەماوە پەرلەمانمان نەماوە حکومەتەکەشمان کار بەڕێکەرە سەرۆکایەتی هەرێمیشە ئەویش وەتایی پێدێ ئەمە لەو کاتەیە هەڕەشیان لەسەر دروستە بێت کە پابند نەبن بە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدرالیەوە لێ یاخی بن لەگەڵ حکومەتی عێراقی ڕێک نەکەون پابند نەبن بە وردەکاریەکان و تەفاسیلی جێبەجێکردنەوە لەم حاڵەتەیە هەڕەشە بۆ سەر ئەم موئەسساتانە دروست بێت ئەویش نەک بە هەڵوەشاندنەوەی بەڵکو لەوانەیە هەڕەشە دروست بێت بۆ سەر کەسەکانی ناوی بەرپرسەکانی ناوی بۆ سکاڵا هەیە لەسەر سەرۆکی حکومەت سکاڵا هەیە لەسەر وەزیری دارایی هەرێم لەوانەیە لەسەر هەموو کابینەکە هەبێ بەڵام وەکو چی وەکو موئەسسات نە موئەسساتی حکومەتی هەرێمی کوردستان و با بڵێن تەجروبەی
سیاسی هەرێمی کوردستان هەمووی معتەرەفە لە ضمنی مادەیەکی دەستوریە محکەمەی ئیتیحادی لە تازەترین بڕیارە جارێکی پێی لەسەرداگرێتەوە بەڵام ئەگەر دەسەڵاتەکانی ناو ئەم قەوارەیە یاخی بن لە ئەو بڕیارانەی کە لە بەغاوە دەرئەچن بێگومان ئەو کاتە هەڕەشە دروستە بێ بۆ سەر ئەم دەسەڵاتانە پێش ئەم دەسەڵاتانش بێگومان کەسە نمرەیەکەکانی ناو ئەم دەسەڵاتانە بۆیە ئەڵێن بەڵێ ممکنە و احتیمالی شەیە ئەگەر لێگەیشتن و تەفاهماتی نێوان ئەگەر وردی بکەن و نێوان وەزارەتی دارایی فیدراڵ لە بەغا و وەزارەتی دارایی هەرێم و حکومەتی بەغا و حکومەتی هەرێم لەم ماوە زەمەنیە کەمەیە نەکرێ سەبارەت بە مەسلەی ناردنی لیستی موچە سەبارەت بە مەسلەی چاودێری دارایی سەبارەت بە مەسلەی داهاتە ناناوتیەکان سەبارەت بە مەسلەی ئەوەی چی لە دەسەڵاتی حکوومەتی عێراقی و چی لە دەسەڵاتی حکوومەتی ئەگەر ئەمە ڕێکەوتنی تەواوی لەسەر نەکرێ و حەسم نەکرێ بەپێی بڕیارەکانی دادگای فیدراڵی و بەپێی ئەوەی کە لە دەستور هاتووە بە دڵنیایی و ئەو کاتە لەوانەیە ئەم جارە لەوانەیە سکاڵایەک لە جیهەتێکی دیاریکراوە بێتە دەرەوە و لەو کاتە لەوانەیە خەڵکی کوردستانش پشتگیری بکە بۆ چونکە بۆ نمونە بڕیارەکانی دادگا چارەسەر ناکەی یعنی چی یەکی لە دەرەنجامە ترسناکانی ئەوەیە کە موچە دواکرێت خەڵک پێویستی بە بژێویە چەند ڕۆژێکی دەچێت ناو مانگی ڕەمەزانەوە دوای مانگێکە چێتە ناو جژنەوە موچەنێت و دوا بکەوێت خەڵکی سبەینێ دەعمی هەر بڕیارێکە لە دادگای فیدراڵیەوە بێ کە بێتە مای دابینکردنی ژیانی ئێمە ئەڵێن لە ئێستاوا بێ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە حساسیەتی ئەم لەحزە تاریخیە تێبگەن کە ئێستا هەرێمی کوردستانی تایە ئەبێ تێبگەن کە خاڵی لاوازی نەدەن بەدەستەوە کێشە لە لیستی موچەیە هەیە بە هەموو کێشەکانیانەوە بیخەنە بەردەستی ئەگەر خەلەل هەیە لە لیستی موچەیە ئێرانی تایە نازام سووری تایە تورکی تایە بندیواری چییە هەرچی تایە با ئەگەر ناقانونیە ببڕێ جا کێ زەرری تیاکە لەوانەیە ئەگەر پارتی زەرری تیاکە لەوانەیە یەکێتی زەرری تیاکە لە شەوەکانم ینی میوانێک لە شوێنی جەناب دانیش بوو باسی لەوە کرد ئەگەر دەست بۆ بەندیوارەکان ببرێ ڕەنگە هاسایشی نیشتیمانی لەم هەرێمە تێک بچێت هیچ شتیوان نییە شتیوانە یعنی من پێم وایە لە قۆڕی خۆمانەوە بیانوویەکی تر ئەگیرێ ئەوترێ لە عێراقیشە ئەوەی پێوتێ فەزایی بە ملیۆنانە کاکە تۆ ئەوە ئەبێ خەڵکی عێراق خۆی دانیشتوانی خەڵکی عێراق خۆی ئەو چینە چون و توێژە کۆمەڵایەتیانەی کە زەرمەندن لەوەی کە دەوڵەت خەدەماتیان پێناگەێنێ ئەو هەزاران و دەیان هەزار گەنجە خوێنەوارەی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان کە خوێندن تەواوەکەن و حەقی دامەزراندنیان نیە و هەلی کاریشیان نیە لە کەرتی تایبەتە ئەوان ئەبێ سبەینێ سکاڵا لەسەر حکوومەتی عێراق تۆمان بکەن بڵێ زەحمەت دەبێتەوە تەنزیمی لیستی موچەی خۆت بکەوە بەجارێ 100,000 کەس بۆ نازانم بۆ حەشتی شعبی و 100,000 کەس بۆ ئەم گروپ و ئەو گروپ تامین مەکە لە جیاتیەوە ئێمەدام ئەو ئەبێ خەڵکی عێراق خۆی سکاڵا تۆمارکە وەک چۆن لە هەرێمی کوردستانەوە سکاڵا تۆمارکراوە لەسەر ئەم پرسانە باف چینێکی دیاریکراو ئیتر سەر بە هەر پارت و ڕێکخراوی گیزیە با زەرمەند بێت ئەگەر ناقانونیە باشە کە ئەکرا وایشی لێ نیە چکە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی قانونی چاکسازی هەیە ئەوە 34 ساڵە دەری کردەوە بۆ جێبەجێ نەکرد جێبەجێ بکردایە چارەسەری کردە بۆی ئێستا لەم دۆخێنە کە بە شێوەیەکی ناقانونی نەکردە بەدەستی حکوومەتی عێراقی ئەویش بە ئارەزوی خۆی مەخەسی لێ بدای چێ بڕوکی لەبەر ئەوە هەندێک خەلەل هەیە لای خۆت و ئەبێ ئەمڕۆ دانی پێ بنێی لە پێناوی فئەیەکی گەورەی کۆمەڵگاکەی خۆتە کە فەرمانبەرانە و موچەخۆرانە ئەم خەلەلانە نابێت لەسەری ڕابوەسی زەرمەندیش تایە کێیە ئەبێ باجەکەی بدە چونکە تۆ خۆت لای خۆتەوە چارەسەرت نەکرد یعنی پێت وایە ئەمانی کە ڕوو دەدات وە جەنابەت باسی دەکەی بۆ دەبێتە ئەزموونێکیان دەبێتە دەرسێک کە درز و کەلەبەرەکانمان بگرین لە داهاتوودا بۆی حکومڕانی لە هەرێمی کوردستان نەکەوێتە ژێر پرسیارەوە باوەڕێ بێ ئێمە ناڵێن کە لە عێراق دەوڵەتێکە ئەوانەی کە لە بەغا حکومەکەن زۆر شارەزان لە زۆر پەرۆشن بۆ جێبەجێکردنی دەستور من باسی دادگای فیدراڵی نەکەم باسی دامەزراوەکانی ترەکەم باسی کۆمەڵگەی سیاسی عێراقەکەم کە هێز و پارت و ڕێکخراوە سیاسەکان و ئەوانەیە بۆ مانایانی ئەوان زۆر پەرۆشی دەستورن زۆر پەرۆشی دەستورن هیچ گەندەڵێکیانتیانە حکوومەتەکەیان زۆر خزمەت گوزارە چونکە ئەمان ئەسڵ ئەساسی نییە ژینە خۆ لە 2019 دە پارێزگای عێراق خۆپیشاندانی ناکرد ناڕژە جادەکان و چەندین حکوومەتیان ناچەر بە ئیستیقالە کردووە یعنی بەو معنایانی ئەوەی لە عێراقا ئەگوزەرێ هیچ کێشەیەکی تیانە و ئەوە خەلە گەورەکانە لە نەخێرێ تەجروبەی سیاسی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە پڕ لە کەم و کوڕی و کێشە اینجا ئێمە ئەوەی پەیوەندی بە خۆمانەوە بە هەرێمی کوردستانەوە هەبێ ئێمە بە شەڕی
ئیسلاحکردنی خۆمان بکەین شەڕی وەرگرتنی وانە بکەین دەرسی گەورە بکەین لەو هەڵانەی کە لە ماوەی ڕابردووە کردومانە ئەوش لەسەر بنەمای تێگەیشتن لە ڕۆحی سیستەمی فیدراڵی و ئەو مادە دەستوریانەی کە هەیە ئێمە با خەلەلی دەستوری لە خۆمانە نەهێڵین باشە و تێبگەین کە لە ناو سیستەمی فیدراالیە بەڵێ دەسەڵاتی فیدراالی بەهێزتر لە دەسەڵاتی هەرێمەکان لە دەسەڵاتی ویلایەتەکان لە دەسەڵاتی کانتۆنەکان ئەبێ ئەتراف بۆ بکەین هەندێ سێکتەر هەن لە زمنی سەلاحیاتی حەسری دەسەڵاتی فیدراالیان نەکەرێمی کوردستان ئەمە طبعاً قورسە ها ئێستا بۆ منە ڕەنگە تۆ پێت سیر بێ کاڵێم ئەگەر بە پێی دەستوری سیستەمە فیدراالیەکان بێ ئەبێ جێشی عێراق لە هەرێمی کوردستانە بێ خۆ عێراق ئەمەشی نەکردووە بالمناسبە لە ساڵی 2017 کاتێک کە عەبادی جێشی جوڵان بۆ کەرکووک زەجەیەک دروست بوو دوای ئەوە بابڵێن ئەمریکیەکان هاتنە سەرخەت و طبعاً لەسەر بنەمای تەداعیاتی هەلومەرجی ئەمنی کە لەو ناوچانەیە دروست بوو عەبادی زۆر بە ڕوونی پرسیارێکی لە ئین کرد بوو تیلرسون وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا وتی زەحمەت نەبێ دەوڵەتەکەی تۆ فیدراالیە یان ناوتی بەڵێ فیدراالیە وتی سوپای ئەمریکا مافی ئەوەی نییە بچێت لە ناو هەموو ویلایەتەکانی ئەمریکایە بسڕۆتی بەڵێ کاکەم خۆ من ئەو مافێشم بە خۆم نەداوە ناچمە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵام ناوچەیەکێ پێ متەنازع عەلەیها ئەو ناوچەیە دەوڵەت مافی هەیە بچێتەوە بۆ ئەوەی فەرزی قانون بکە طبعا ئەمە مبررێکی دەستوریانەیە و ڕەنگە بۆ ئەجندایەکی سیاسی بەڵام باس لە تێگەیشتن لە سروشتی سیستەمی فیدراالیەکەین کە بە سروشتی حاڵ ئەوەی کە لە ینی تۆ بڵێ ئەنی حکوومەتی عێراقی خاترجەم بۆ تا ئێستا کە هەندێک بەرگەی دەستوری جێبەجێ مەسەلەکە خاترجەم نیە بالمناسبە ڕەنگە پەیوەندی بەوە بێکە عێراق جارێ فریایی ناکەوێ ها نیەتێتی بەسکاتی بۆ نەڕەخساوە زانین چیت بیرەخاتەوە هەندێک جار بەداخۆی ئێمە چونکە ئەڵێن کۆمەڵگەی سیاسی عێراق کۆمەڵگەی تایەفەکان و مەزهەبەکان و هەندێک جار بیرکردنەوەی ناسیۆنالیستی بەرتەسک و بیرکردنەوەی خێڵەکی و عاشایری و ناوچەگەریە نەک دەوڵەتی مەدەنی و دەوڵەتی مواتەنە و دەوڵەتی سەروەری یاسا و سەروەری دەستور عێراق ئەو دەوڵەتە نییە ئەجینا ئەمە باش ئەزانین کە ئەوەی کە لە نیازی سیاسی نخبەی سیاسی عێراق هەیە باوەڕ بێ فەرقێکی ئەو تۆی نییە لەگەڵ ئەوەی کە لە سەردەمی باسا بوو بۆ نمونە کاتی خۆی لە 2000 پێش 2023 کاتێک هەر کاتێک لە هینیانە پرسی تام هێدین معروفیان سەرکردەکانی تری باسییانە بڕێت تاکەی ئێوە قوبوڵەکەندی فاکتۆیە کە بێت لە بعیبارەتی خوان شیمالی عێراق دەسەڵاتێک لە دەرەوەی دەسەڵاتی حکومەتی مرکزی باجارێ حساری اقتصادیمان لەسەر نەمێنێ با کێشە گەورەکانمان لەگەڵ کۆمەلگای دەوڵەتیە نەمێنێ ئەو کاتە خۆمان چارەسەریەکەین حکومەتی عێراق و نخبەی سیاسیش لە عێراق حەزەکەم بزانین ئاوا بیرەکەنەوە ها بەڵام جارێک کاتیان نییە بەڵام ئێستا بۆ نمونە ئەگەر لە ڕێگای دادگای فیدراالیەوە هەندێک بڕیار تەوزیفی سیاسیەکرێ لە دژی هەرێمی کوردستان لە نەتیجەی هەڵەی خۆشمان دەڕابردووە ئەوە ممکنە ئەگەر دەرفەت هەبێ ڕاستیە یەک نەک لە ڕێگەی زەبری هێزیشەوە ها بەڵکو لە ڕێگەی حکومی دەستورەوە یەک پێت بڵێ نیزامی فیدراالی برادرانی هەرێمی کوردستان ئەوە نییە کە ئێوە ممارەسەیەکە نیزامی فیدراالی ئەبێ بەپێی معایری دەوری بێ ڕاستە جیاوازی لە وڵاتێکەوە بۆ وڵاتێک و لە ئەزمونێکەوە بۆ ئەزمون لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تری مێژووی سیستەمی فیدراالیەکان جیاوازیەکەن لە نێوان هەیە بەڵام ئەو کاتە مبرراتی دەستوریت بۆێنەوە کە طبیعەتی نیزامی فیدراالی فەلسەفەی سیستەمی فیدراالی ئەوەیە کە تۆ بەشێک لەو دەسەڵاتانەی خۆت دەستی لێ هەڵبگری چونکە لە زمنی دەسەڵاتی حەسری منایە بەم شێوەیە دڵنیا بە تەحجیمی هەرێمی کوردستانەکەن پلە بە پلە ئللا لە حاڵەتێکانە بێ ئێمە سنووری دەسەڵاتی خۆمان بزانین و لە هەمان کاتە من بە جوڵەیەکی باشیشی ئەزامە ئێستا جوڵەیەکی دیبلۆماسی هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەمە وەفدێکیشمان بینی کە سەرۆکی حکوومەت و وەزیری پێشمەرگە و چەند کار بەدەستیشتری حکوومەت چوو بوون ئەمریکا بۆ ئەوەی باس لەوە بکەن کە هەندێک تەداعیاتی سیاسی ئەم بڕیارانە لەسەر قەواری هەرێم ئەم جوڵانەش جوڵەی باشن بۆ تارێکم نووسی ڕەنگە لە یەکشەمە و دووشەمە بڵاوکردن بۆی بچین چوومەتە سەر وردەکارێکە ئەو جوڵانەش جوڵەی باشن بۆ چونکە دەوڵەتی عێراقش خۆی دەوڵەتێک نییە بە شێوەیەکی بابەتی ورد بتوانێت تەعامل لەگەڵ چۆنیەتی ممارەسەکردنی سیستەمی فیدراالیە بکە هەتا موئەسەسەی با بڵێن ئەوەی پێوتێت دادگای فیدراالیش هەتا دادگای فیدراالیش خۆی قابل بەوە هەیە کە ڕەخنەی لێبگری بەڵام وەکو موئەسەسە هەیە تۆ ڕەخنەی لێگری ناتوانین دەستکاری قەراراتەکانی بکەیت ئەمە
پێویستی بەوە هەیە کە تۆ بۆ منە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاگادار بکەیتەوە کە بە بیانووی جێبەجێکردنی دەستورەوە تەداعیاتی سیاسی دروست نەبێ بۆ سەرچی بۆ سەر تەجروبەی هەرێمی کوردستان و بۆ سەر قواری هەرێمی کوردستان ئەگەر چی تاکو ئێستا ئەم تەداعیاتایی نییە ڕەنگە هەرێمی کوردستان ئێستا پێی قورس بێ بۆ نمونە پێی قورس بێ موچە لە بەغاوە دابش بکرێت چونکە بیانوش هەیە بۆ ئەمە ئەڵێ بۆ نمونە قانونی حتا حکومەتی عێراقیش لەمەیە باو هاوەشە لەگەڵ حکومەتی هەرێمە لەم پرسەیە کە قانونێکی پێوتێ موازنە حەقی منە موچە دابش بکەم بەڵام حەقی منە موچە دابش بکەم یا حەقی بەغایە موچە دابش بکە بەڵام موچەکە دابش ناکرێ ئەیکێ چارەسەری بکە طبعا ناوە لە ناکاوە محکەمەی دەستوری لەسەر بنەمای سکاڵای خەڵکی معنی لە وڵاتە کە بۆ نمونە کۆمەڵی خەڵکی قانونی کە نوێنەرایەتی چینێکی مافخوراوی گەورەی وەکو فەرمانبەران و مامۆستایانەکان لە هەرێمی کوردستانە سبەینە سکاڵاکە طبعا سکاڵاکە لەسەر حکومەتی هەرێمی کوردستانی شەنیە بەداخەوە ێستا لە هەندێک میدیای کوردیوە تەخوینی خەڵکە کرێکە وایان کردووە موچەی فەرمانبەران لەژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان دەربکرێ و بکرێتە کە ژێر دەسەڵاتی حکومەتی عێراقی ئەم تەخوینە هەڵەیە چونکە لە ئەسڵ ئەو سکاڵایە لەسەر حکومەتی هەرێم نییە بەتەنها لەسەر حکومەتی عێراقی شەکاکە ئەڵێ ئەم دوو حکومەتە ڕێک ناکەون زەرمەندتیایە ئێمەین هاوڵاتی دەسەڵاتی چییە کە حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی بەغا ڕێک نەکەون و لە هەرێمی کوردستانە فەرمانبەر موچەی بۆ دابین نەکرێت لەبەر ئەوەی بڕی پێویستی داهات نییە بۆ موچەکە دابێت یعنی ئێمە ئەبێ هیواش تێ بگەین کە عێراق ئەگەر لە ئێستاشە وەکو پێویست نیظامی فیدراڵی تایە جێبەجێ ناکرێت ممکنە لە قۆناغی داهاتووە خاڵ بە خاڵ بچنە سەر هەموو ئەو ئێستحقاقا دەستوریانەی کە حەق ئەگیرێتەوە بۆ حکومەتی فیدراڵی بەڵام لە هەمان کاتە بوو ئەوەی ئێمە لەم پرۆسەیە زەرمەند نەبین ئەبێ دەسەڵاتەکانی خۆمان بزانین لە هەرێمەکانە کە چی مافی ئێمەیە و چی مافی حکومەتی عێراقی و لە هەمان کاتە هەموو ئەو خەلەلانەیش دانی پیابرین کە لە ماوەی ڕابردووە لە لێمان دەرکەوتووە و ئێستا زیانی لێکەین و بای ئەوەش چاکسازیمان بکردایە بۆ ئەوی بەداخەوە بەشێک لەو دۆسیانە ئیحالەی بەغا نەکرێ بۆ چارەسەرکردن هەر لە ناوخۆی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. ئەنی لە بەردەم پرۆسێکی گرنگ و چارەنووسازداین بابەتی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە و خەڵک چاوەڕێی ئەوەیە کە گۆڕانکاری سیاسی ڕووبداوە بە دوای بکە دادگای فدراڵی بڕیاری لەسەر یاسای هەڵبژاردنەکاندا دەکرێت ئەنی پێشبینیەوە بکرێت کە هاوکێشەی سیاسی لە هەرێمی کوردستان ڕەگە بچێتە قۆناغێکی نوێ بە بڕای تۆ ینی دۆخی هەرێمی کوردستان بڕۆ چۆ دەچێت و دوای هەڵبژاردن و سەر لە نوێ ئەکتیڤ بوونەوەی ئەم دامەزراوە فەرمیانی هەرێمی کوردستان بارودۆخی ئەم هەرێمە چی لێدێت پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا دەچێتە چ قۆناغێکەوە خۆی بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە کارکردن بە کامیاسا بۆ هەڵبژاردننی هەرێمی کوردستان بەڕاستی پاڵپشتیەکە بۆ تەجروبەی دیموکراسی لە هەرێمی کوردستانە چونکە حتا ئەو خلافەی ئەو ناکۆچە ناوخۆیانەی هەرێمی کوردستانشی حەسم کرد سەبارەت بە مەسەلەی هەڵبژاردن چونکە لەبەرەوەی هێزە سیاسەکان ڕێک ناکەوتن لەسەر کامیاسا گونجاوە بۆ هەڵبژاردن وەسکاڵا لەسەر ئەو یاسایە کراکە لە پەرلەمانی کوردستانە پەسەند کرا بۆ ئەوەی هەڵبژاردننی پێ بکرێ و لەبەرەوەی خلافی قوڵ هەبوو تا ئەو ڕادەیە کە بۆ نمونە لە بابرن یەکێتی نیشتمانی کوردستان کە مەنتیقەیەکی نۆفۆزی خۆی هەیە سکاڵا بکە لەو یاساکە گەیشتە ڕادەی ئەوەی کە تەنانەت باس لە بایکۆتکردنی هەڵبژاردنش پێگەر بەو یاسا نادات پەروەرە طبعاً بە تعبیری یەکێتی نیشتمانی کوردستان ئەو یاسا نادات پەروەرە بەڕێوە بچێ دادگای فیدراڵی کە تەماشای ئەم سکاڵایەکە وەجهی دەستوری تایە بێنێ یعنی بنەمای دەستوری تایە بینێ قەراری لێدە کە ئەم یاسایە ڕابگیرێ بە یاسایەکی تری خودی هەرێم نەک یاسایەکی جیاواز بە یاسایەکی خودی هەرێم کار بە ئەوە بکرێت کە ئیتر هەڵبژاردن لەوە زیاتر دوانەکەوێت لە هەرێمی کوردستانە و لەسەر بنەمای ئەو یاسایە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کاکەمە پشتگیریە بۆ هەرێمی کوردستان پشتگیریە بۆ قوارەی سیاسی هەرێمی کوردستان دانانەوەیەکی تری بەرزترین دەستگای قەزائیە لە عێراق کە دادگای فیدراڵیە بۆی کە هەرێمی کوردستان نابێ لەوە زیاتر دامەزراوەکانی لە فەراغی قانونیە بن یان کاربەڕێکەر بن یا بۆ نمونە موسسەیەکی گرنگی وەکو پەرلەمانیان نەبێت کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە بڕیارەکانی دادگای فیدراڵی پاڵ ئەنیە بە هێزە سیاسەکانەوە کە زوو ئێساوا ئەسپێم وە بێ سەرۆکایەتی هەرێم و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق چەند کۆبوونەوەیشیان کردووە بۆ ئەوەی قەرار بن لانی کەم لە ناوەڕاستی مانگی شەشان نەبێت لە مانگی سەرەتای مانگی تەمووزە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان چ کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کە کەواتە تۆ جارێ موسسەیەکی گرنگی هەرێمی کوردستان دیسانەوە هاتەوە گۆڕاپانی
ناو قوارەی سیاسی هەرێمی کوردستان دەست بەکار بوو کارا بوو کەواتە تۆ لە ڕێگەی ئەم مؤسسەیەوە ئەتوانی بەشێک لە مەشاکلەکانیش حل بکەیت حکوومەتی هەرێمی بەدوای دێت کەواتە دیسانەوە قوارەی هەرێمی کوردستان ئەو تارماییە لە مەترسی و هەڕەشەی کە ئێستا لە سەری دروستکراوە ئەوەش ئەڕەوێتەوە کەواتە بڕیارەکانی دادگای فیدراڵ بەعکسەوە پاڵ بە هەرێمی کوردستانەوەنێ کە زوو مؤسساتی خۆی دروست بکات لە فەراغی دەستوری و قانونیە نمێنێتەوە یارمەتی دەرەوە ئایا لە دوای ئەمە چیتر بە دوای ئەو دۆخەیە دێ لە دوای ئەوەی کە ئەو یاسایە پەسەند کراوە هەڵبژاردن ممکنە لە مانجی حوتا بکرێت بێگومان پێش هەر شتێت ئەبێ هەموو هێزە سیاسیەکان لە کوردستانە کەس بێ نەچنە هەڵبژاردنەوە دواتش لەوانەیە بە هەر ئیتلافێکی دیاریکراوە بێ حکوومەتی بین ئەبێ ڕاستیە پندێکی زۆر لە تەجروبەی خراپی مامەڵەکردن وەربگرن لەگەڵ یەکتریە پێش هەشتێ لە ناو ئەو مؤسسەیەکی پێدرێ پەرلەمانی کوردستان منطقی زۆرینەی 50 زائید یەک لە یەکلاکردنەوەی پرسە چارە نووساز و نیشتیمانیەکانە کارەساتە ئەگەر یەکێتی و پارتی و حزبەکانی تر لەسەر ڕێک بکەوتنایە بە منطقی سازان لەسەر ئەوەی چی یاسایە گونجاوە بۆ هەڵبژاردن نە هەڵبژاردن دو ئاکەوت نە خلافاتی سیاسی ڕوێدا نە هێزی سیاسیش لە عێراقی ئیستیقلالی ئەم خلافاتانەیە کرد نە کەیسەکەش ئیحالەی دادگای فیدراڵیەکە بەڵام لەبەر ئەوەی بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان بە منطقی 50 زائید یەک لەبەر ئەوەی من زۆرینەم و بە سوود وەرگرتن لە کورسی بەداخەوە پێکاتەکان سەپاندی بەسەر هێزە سیاسەکانی ترە کە بە چی یاسایە هەڵبژاردن بکرێت هێزی تریشەیە ئەمەی قوبوڵ نییە ئەزانێ یاساکە ناداتپەروەرە ئەزانێت تۆ ئەوەی پەیوەندی بە پێکاتەکانەوە بێنوێنەرەتی هەموو پێکاتەکانی خەڵکی عێراق ناکە لە هەرێمی کوردستان ناکە لە ناوچە جێژەکانی هەرێمی کوردستانە و دووەم ئەو بەشەی کردنوێنەرەتیەکە خۆی بەداخەوە ساخ کردوتەوە بەلای پارتی دیموکراتی کوردستانە و بۆتە مایەی تێکدانی باڵانسی هێز لە هەرێمی کوردستانە بۆیە ئەم یاسایە کە ئەم هەڵبژاردنەی پێکرێت کە نەتیجەکانی بەم شێوەیە بێگومان ئەبێتە جێی ڕخنا و ئەبێتە جێی سکاڵە و سکاڵاکەش کرا و ئەوش نەتیجەکەی بوو کە لی دەچوو ئێستا هەموو هێزە سیاسەکانی کوردستان ئەبێ پابند بن بە ئەو بڕیارەی دادگا و ئەبێ هەڵبژاردن بکرێت چیەکەی هەڵبژاردن تر دوایەخەی حکوومەتی هەرێمی کوردستان و بابرێن تەجروبەی هەرێمی کوردستان خۆی زەرەکە ئێمە حکوومەتەکەمان کار بەڕێکەرە پەرلەمانمان نییە سەرۆکایەتی هەرێم دەسەڵاتەکانی ڕەمزی و شکلیە چه ئەم وڵاتە بەڕێوە بەرێ تۆ خۆت بەم شێوەیە درێژای پێ بدەی هەر خۆت شەرعێ دەدەی بۆی کە حکوومەتی عێراق بێت سبەینە حکومت بکە دەست بگرێ بەسەر هەموو سێکتەرەکانی تر ئەسڵ شەرعێتە لێوە بدێتەوە کەواتە بەعکسەوە ئەبێ استراتیژی هێزە سیاسیەکانمان لە قۆناغی ئێستاە بریتی بێ لە مشتانە یەکەم پابند بێ بە بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە ئەگەرتیایە هەنێ دەسەڵاتی خۆی لە دەستدا و هەندێ زەرەری حزبیشی تیا بکە ئەم هێزیا ئەو زەرەری تیاکە لە پێناوی مەسلحەتی عامی هەرێمی کوردستانە لە پێناوی هێشتنەوەی قواری سیاسی هەرێمی کوردستانە ئەبێ ئەو باجە بدا و قوبوڵیش بکە دووەمیان ئەبێ باوەڕی بەوە بێ حتاوەکو هەڵبژاردن ڕۆژێک زووتر بکرێ لە قازانجی هەرێمی کوردستانە نەک دوا بخرێ و بڕووبیانووی بۆ بدۆزرێتەوە و هانی نوێنەرانی هەندێک لە پێکاتەکان بڕۆن سکاڵا بکەین کە هیچی سوودی نییە محکەمەی ئیتیحادی سەرۆکی پەرلەمانی عێراقی هێنایە خوارەوە یعنی ئێستا هەر زۆر بەلایەوە تەبیعی هەندێک بڕان کە سەرۆکی گەورەترین مؤسسەی دەوڵەتی هێنایە خوارەوە یعنی هەندێک شتەیە ئەبێت تۆزێک واقعی بین ئەبێت تێبگەین کە ئێمە لە ناو دەوڵەتێکین مؤسسەیەکە ئەتوانێت ئەم قەرارەدا تەنها لە حاڵەتێکە ئەتوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی لێ ئاگادار بکەی ئەگەر بەفعلی دادگای باڵا بڕیارێک دەربکە کە فعلەن نادەستوری بێ وەسبغەیەکی سیاسی ڕاستەوخۆی تابێکە مەسیکیانی هەرێمی کوردستان بکە کە لە بڕیارەکانی ئەم دوایەی دادگای فیدراڵیە شتی وایە نەکنیە بەگرە عکسەکەی ئەوەیە کە دادگای فیدراڵیە قەوارەی هەرێمی کوردستان قەوارەیەکی دەستوریە بما معنى هەرێمی کوردستان بڕۆن ممارەساتی خۆتان چاکەن و پیا بچنەوە ئەژینە ئێوە قەوارەکەتان کێشەی لەسەر نییە ممارەساتی خۆتان دەسەڵات ئیدارەدانی سوئی ئیدارەدانی دەسەڵاتتان واکە کە کێشەتان بۆ دروست بێ ئەژینە قەوارەکەتان هەلا ئێمە معتەرەفە کەس نەیوتوە بڕۆن هەرێمی کوردستان داگیر بکەن کەس نەیوتوە مادەی 117 لە دەستور هەڵگرن ئەسڵەن سەلاحیەتی کەس نییە جارێ لیژنەیەکیان پێکێنا لیژنەکە 6 ئەندامی هەر کوردە لیژنەی مەبەستمان هەموارکردنی دەسوورە 6 ئەندامی هەر کوردە هەر ئەو 6 ئەندامە کوردە هەر خۆیان نایڵن سبەینێ هیچ تعدیلێکی دەسوور بکرێت دژی مادەی 117 کە قەواری هەرێمی کوردستان پارێزێ لەبەرەوەی ئەم بیرکردنەوانەی لە ڕاستیە کە ئێستا هەیە کە پەیوەندی بە بلملانەی حزبایەتیەوە هەیە بە بڕای من تا ڕادێکی زۆر بەرچاومان لێڵەکاوە ڕێگای ڕاستمان لێونەکە کە ئێمە لەم قۆناغا هەسیارەیە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەم پەرسەدنان
زۆر سپاس بۆ دکتۆر عەدالەت عەبدوڵڵا مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵمان بووی. سپاس وەڵامی پرسیارەکانمان بەخێر بیت. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری پانۆراما بوون، هەر شاد و بەختەوەر بن.